ولا مولر ئەندامی پەرلەمانی سوید لە ئەستۆکۆڵمەوە لەگەڵمانە بەڕێز وە لە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان مەترسی سوید لە چیدایە بۆی کە لە شەڕی ڕووسیاوەتیەوە بگلێ؟ هیوادارم ئەو شەڕە ڕوونەدا و ئێمە هەموو هەوڵێکە دەین بۆی کە لەم شورە خۆمان بپارێزین لەم شەڕە دوورکەوینەوە بەڵام دۆخێکی جددیشەیە ڕژدا ماوەیەکی زۆریشە لە داگیرکاریەکانی ڕووسیاوە لەسەر ئۆکرانیا لە 2022 مەترسی هەیە. زۆر باشە بەڕێز و لە ئەو هەڕەشانی کە بۆ سەر سوید هەیە هەڕەشەی ڕاستەوخۆن لەلایەن ڕووسیا و یاخود هەڕەشەکان هەڕەشەی ناڕاستەوخۆن. رووسیا دراوسەیەکی زۆر تند و تیژ و خراپە بەداخەوە لە مانگی 2021ەوە کاتێک کە ڕایگەیان وتی چیتر ئاسایشی ئەوروپا سەلامەت نییە بۆتە هەڕەشە لەو کاتەوە لەسەر دراوسەکانی لە جەنگی جیهانی دووەمەوە تا ئێستا ئەومان نەبینیوە وە گوتمان کە مانگی 2022 ئیتر پلانەکانی خۆی جێبەجێ کردو دەیەوێت خاکی وڵاتەکە هێشتا زیاتر بکەوە هێرشی کردە سەر وڵاتێکی دیموکرات و با بڵێن لەسەر سنوورەکانی ئەوروپا. ئێمە دەبێ ئامادە بین بەڕاستی بۆ دۆخێک ئەگەر هات و ڕووسیا ویستی ئەم داگیرکاری و فراوانخوازەی خۆی لە ئۆکرانیا زیاتر بکە و ئێمە دەبێ ئامادە بین وەکو ناتۆ ئێمە بۆیە دەمانێت بچینە ناو ناتۆ بەڕاستی لە دۆخێک داین کە پێویستە بچینە ناو ناتۆ بۆیە حکوومەتی ئێمە باش هەزانێت کە دەنگ بەرز بوونەتەوە ئێستا لە هەموو سوید لە هەموو پارتە سیاسیەکانەوە و ترسێکیش لە ناو خەڵکیدا هەیە نایشارمەوە. زۆر باشە لەم دۆخی ئێستا کە سوید دەیەوێت بچێتە ناتۆ ئەگەر هەیە ئەم پرۆسەیە جێبەجێ بکرێت لە کاتێکدا کە سوید هەڕەشەی جددی لەسەرە وەکو خۆت باسیەکەی. من دڵنیام کە هەندێک جار ئێمە دەبینە و کاتێک دەبینە ئەندامی ناتۆ بەڵام پێم وایە ئەردۆغان و سیاسەتەکانی ئەردۆغان و پارتەکەی ئەمەی کێشەی دروست کردو بۆ ئێمە کە بەڕاستی بەداخەوە کە ئەمە بووە با بڵێن شتێک کە تورکیا یاری پێوە دەکا و ئەردۆغان یاری پێوە دەکە ئێمە نازانین کەی دەبینە ئەندام بەڵام ڕۆژێک هەر دەبین. زۆر باشە حکوومەتی سوید هیچ هەنگاوێکی کردداری گرتوۆتە بەربووی کە دوورکەوێتەوە لەو شەڕەنگ تێکەڵی ئەو شەڕە نەبێت. سوید سیاسەتی خۆی گۆڕیوە واتە چەک لە 2022 چەکمان نەناردووە بۆ ئۆکرانیا و ئێمە دواتر کارمان کرد بە چوارچێوەی یەکێتی ئەوروپا نەک بە تەنیا ها کارمان کرد بۆی کە چەک بدەینە ئەو ئۆکرانیا و دەستمان کردو بە ناردنی چەک چونکە ئێمە پێمان وایە ئەگەر ڕووسیا و پوتین لە ئۆکرانیا ڕانەگرین بە دڵنیاییەوە دێتە سەر سنوورەکانی ئێمەش دێتە ناو دڵی ئەوروپا بۆیە بە دڵنیاییەوە ئێمە وەکو سوید زۆر گرنگە کە پرۆسەی ناردنی چەک بەردەوام بێ نامانەوێ ئەمێ ڕوون بکەمەوە نامانەوێ ڕوبەڕوو لەگەڵ رووسیا شەڕ بکەین بەڵام هێشتا هەڕەشەیەکی ڕاستەوخۆ لە رووسیاوە نییە بۆ سەر سوید بەڵام ئێمە دەمانەوێ رووسیا لە ئۆکرانیا ڕابگرین بەڵام هێرشی ئەلکترۆنی هەیە هێرشی هایبرید و تێکەڵ هەیە لەسەر وڵاتانی ئەوروپا لەلایەن رووسیاوە بۆیە دەبێ خۆمان ئامادە بکەین پێشوەختە پێشەوەی کە بکاتە دۆخێک کە ئیتر دەستمان نەگاتە هیچ جێ بۆیە ئێمە نامانەوێت کە خەڵکی بەڕاستی خەڵکمان بترسێ و خەوی لێ نەکەوێ و دۆخێکی نەئارام دروست بکەین بەڵام لەگەڵەوەشدا دەبێ ئامادە بین چونکە هەڕەشە لەسەر سنوورەکانە. من باسی ئەو کاتەیەکەم کە ئەگەر هات و رووسیا بە تەواوی سبەینێ بڕیاریدا کە هێرش بکاتە سەر ئەو بەڕێز ولا مۆلەر ئەندامی پەرلەمانی سوید لە ستۆکۆڵمەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.